ناوڕۆکی بڕیارەکەدا هاتووە کە بۆ هەر خوێندکارێکی دەرەوەی شار 40,000 دینار سەرفەکرێ، بۆ هەر خوێندکارێکی دەرەوەی شارەکان 60,000 دینار سەرفەکرێ و بەشی ئەوەی کە ئەمێنێتەوە لەو بڕۆپارەی کە بۆ ئێمە تەخسیس کراوە ئەیخێنە خزمەتی ئاوەدانکردنەوە و چاکترکردنی بەشە ناوخۆیەکان. تێر و تەسەری لەگەڵیان دانیشتین، سەرباری ئەو داواکاریان داواکاری تریشانە بوو بۆ ڕەنگە داوای مەجموعە شتی تریشان دەکرد. بەشێکی زۆری ئەو داواکاریانە مەتەئەکید پەیوەندی بە ئیدارەی سەرۆکاتی زانکۆ بەڕێزەکانەوە هەیە، لەگەڵان قسە دەکەین بۆی بەزووترین کات ئەوانە بچنە بواری جێبەجێکردنەوە کە هەندێکیان خۆیان لە کاروباری ئیداری کارگەڕیا بینەوە. ئەوشی کە پەیوەندی بۆ وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتەوە بێ ئێمە بەتەئەکید پشتیوانیان دەبین. ئێمە بۆ ئەم ساڵە تا کۆتایی ساڵی ئەکادیمیە پارەلێل لەگەڵ ئەمەدا ئێمە پرۆژە یاساکە ترمان ئامادە کردووە بۆی بتوانین بە یاسا ئەمە دەستە بەرکەین بۆ مافە بیجێڕینەوە قوتابیان و خوێندکارانی کوردستان. ڕەشنووسەکە لە وەختی خۆیان مناقەشاکریەوە هەمووتان ئاگاتان لێ بێ ئینشاءڵڵا و ئەینێرینە پەرلەمانی کوردستان بۆی لە پەرلەمانی کوردستان ئیتر لە دڵڕاوکی ئەوانە بین ئەمێنێ نامێنێ ئەبڕێ نابڕێ کەمە بێ زیا ئەبێ ئەمە پرسیەکەی تر پێویستە معالەجێکی جەزری بکرێ. ئەم ساڵ نەمانتوانێ معالەجە ڕیشەیەی بۆ بکەین بەڕاستی. ئەوە پەیوەندی بە ڕێنمای پەنجاویەکەوە هەیە. ئەم بڕیارە تازە تەنها خوێندکاران و قوتابیانی زانکۆلای نەگرێتەوە، ئەوانەی کە بە سیستەمی زانکۆلای داخلی ناو زانکۆکان بوون.